بۆ لەمە دوا هەموو شەوانێکی پێنجشەممە لەگەڵی نارتی دوودا پشوو بدە. بەرنامەی پەتریپۆت بە شێوازێکی نوێ و کۆمەڵێک بڕگە و بابەتی هەمەڕەنگ و جیاوازەوە دەبێتە میوانتان. زۆر سوپاسی وڵاتانی دەوروبەر ئەکەم کە بەڕاستی هەمیشە لە دەرەوە هەرزانتر دەزەکەوێت. ڕۆژە 24 ساعت بوو، هەفتە 7 ڕۆژە و مانگ 30 ڕۆژە و ساعت 12 مانگ. بەس ئەوەنە خەڵق مەشغوڵ بووە ئەگەی لە کات نەماوە. حیاتم بۆشی ناوی بۆ ماڵی باوکێ و نانەوە هێنە تێکشنوونیان وەکو قەلبی خۆت سەر بە خواردنی بەتەواخم قەبری كلور اطلعوا اجتماعيا زورا بخوا الروم بو باتريبوت مسؤولة كان يعني مريحة دايما.